الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام أين عظيمة وإيما فرق اهتمام جدان بقنجي خواهي جل جلاله قرآننا بقوة باسو زمن وقنجيش كردن كإنسان شني خزمت كرو شكاتي ونكرو إما إيمان دار زاولك ما حوصاليو برنامج شنشا دست بنكرو وشويسي فرماوان أمر شاپنا کرده بنما حوصالينا سرو نمي ده صالينا دي شاوانا، يعني سلطة جدان بتاعتيك بو زار والله كيش ورو نمايكاش ورو نكردون نمايكاش ورو التزام نكرديش. قرآن أمرش بنا كردين مي وأمر أهلك بالصلاة واصطبر عليها، أمر كرده بأهل وجن وزار والليتا بنمايكا والصبر وفرق وراه جرده ورا ورشا تحمل تابو جاري دوي هزار مليون دوبارش کرده و هتا وكون ما دلشان جهير بو. اي امته پیغمبري صلى الله عليه واله وسلم پیری چنهر هرمانشن بلام قوته هرمانش گنوکاتو گنجیش انا پیری خواناس فرق ورن لا خوايو فرمایشتکا پیغمبري صلى الله عليه وسلم امان پیری بریشی چرمو کدز برس کرو خوا بگوری ویش بجلال وكمال والشرم كرو آد سكريشي شرمي برس كردنو قل مشو بحالي جواب جمهور بلام گنجينا گنجيش كرو هرمانا كيش تشيشين آرونا كافرة وبيدينا فره هرمانا شاكردين سرو گنج مسلماني گنج مسلمان جا الحمد لله هشيارا هرمانا فره خاسش كردين اما بتابتي كردستان ويمانا ويني گنجكي الحمد لله اني آستي فره خاسن وفضل خوايو هرمان فرق وري خاص شاكردين هرچی كافر هولجدان مزيكات شول كرو مزيكي برين رمضان ما هاليبو يعني ويرتابي ما زارولين ما حتى اس انواع افلام كرتون وانواع فيلم رمضان انا قلت بينا وانا اما دروزا وجه مزجي طاعتي كشي مزجي وطاعت هرزيال كرو ان سروشان وغنجكا غير ان كريان اي هلا بجوناش قوميه وكاتي كردستان بلاو بيو دينداري كردستان بلاو بيو رقاي ما واتمه خراب به كاتك واس كيميائي ما درياونه بلام لاي دينداري ما خاص به كاي مله باكو منطقه هورامان وشار زوري بلاوي بيه وقرد كردستان بيام خواشا سرو قرد كردستان بخش كردو ياونا كاين فضيلته فرقورن حتى تاثيرات سرو كردستان اودي مجبه گنجو اما فر مهمه يا ونه تشيش كرو بيامش تشيشا نقنود له هدف كافري بلكو بعكسه كام ياقا فرا خرابه وكافر دروسش كرو ايش پنجه جوانا وشنا تومار كرو هرمانا وشنا كرو خزمتش شنا كرو كام ياقا فرا خرابه آل دروسش كرو كافتريه ودروس كرو توي گنج اشم چاگانا هرمان آل کرده بو تو رفرا خرابش دروسه کرده ورو آن جهاني فوتنو الحمد لله سروشان و گنجكا ارونا فرا هرماني خاصد لطورا كان كرينه بلام اشم گنج آگاش چنه بو هرمانكا ويش بيزوه تو يا إمامي واني مزجي واني إمامت كري خطيبي واني إمامي واني يا قارئ واني قرآن ماتشيو خدمة قرآني كري يا بدنجي وشل بيام قرآني ياوني يا هنرمند جواني إسلاميني بيامكو خواي بالشعركات وأدبيات ياوني يا عالم فرقورني يا ماموسي وفرقورني يا مفكري وفرقورني يا نبي بقاضي وفرقورة هو ما يظلمنا كريو بيبا دكتوري وفرقورة بيبا كسي وإعلامي فرقورة كأرو هرمان فرقورة أمته بيغمري صلى الله عليه وسلم أننا كوران ورو إعلام قورة يراقان قورة كهجومش كردن بأمته بيغمري صلى الله عليه وسلم برپرچش ديو توي گنج تاوي إنه يكري توي گنج تاوي مجنوس فرقورة بي هرج مزيكاوه هرج الله يكاوه هرج دارو تونو منطقة ويتو ولاتو ويتو نجتمان ويتو بنويسي ما واش إسفادة جنيا كومالي گنج شوني ترمية تماشو إيوانا يوتو كرا
دیراسە و تۆپەی زەمانەیە چێژ بیان فرە هەرمانەوە بە کەسی مؤرخی هەنە ئاکەسێ تاریخ بنویسەوە بە دیدێەوە ئیسلامی بە فکرێەوە ئیسلامی مێژوو بنویسەوە ئارۆنە چێژ ڕۆمەوە وەروانە ئانە شوۆنی مارەمەیە زانا چێشکەرە یۆجەخەل لە کامە عالەمی ئیسلامینە ڕەنگە کافریش محاولەش کردەبوو بەشێجە مێژوو ئێمە ئیسە غائبە بەشێجە تاریخ و ئێمە ئومەتی ئیسلامی غائبە ئێمە زانمێ هەزار ساڵن حکم و جیهانی ما کردن بەس مەزانمێ چەنی کردنمە بە چێش کردنمە یاساکێمە دیارێ نییەنێ ماچا فرە و مەتاحیفەکانە بە مەختوتە منێنێ دەستنووسێنێ هیشتای بەڵام ئێمە ئەکیدێ نییەنمێ مەزانمێ ئایا ئا بەشە گەنجەکانمە پێی نووسێنمە پێمان نەقڵکەرانە نووسەنشە ئارۆنە ئی وەزعێکە وینی پیشپرزەیە بنویسە ئی گەنج بەشێجە ژیان و ئینسانی منەیە و ئینسانی قەڵەمەکەشە ئینسان فرە قەڵەم و وێژوەژگەرەکە چکە بۆ خولودیش چۆمێ زانۆ دما وێژمەنەوە ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەت و خوا جوانە بۆ گرد و عمری جوانیش 50 ساڵن 50 ساڵی عمرنە بەڵام چکە گەنجەوە خاز مەرزیارە جە غەزە نەجە ئەڵێ بیان تەسەوور کەرە دلێ یەمەنینە دلێ سعودیینە مێوە دلێ عێراقینە دلێ میسرینە جیهانی ئیسلامی گرد ئارۆنە مەزەب ئیمامی شافعی فەرماوە دلێ مەزاهیبەکانە ئەگەر مەزاهیبەکە کەری بە دوێ بەشێوە ڕەکش مەزەب ئیمامی شافعی جیهان تەحەکوم کرد ئەنە ئاسێور 50 ساڵی عمر ئی خزمەتە گەورەیە کەری بە قەڵەمەکەش کردنش بە نوویستەکەی کردنش تەنها ئەنە پلانێەوە جوانە بنیارە پێ حیاتی وەڵ منهەجێ بنیارە چێشکەری چەنی منویسی پێویستمە پایانە یۆ ئی زەمەنەما پێ بنویسەوە هەرمانەما بە گەنجەوە سیاسی فرە جوانی هەنە کە تاوە فرە جوان مامەڵە سەر و سدقی سەر و وەفای سەر و ئەخلاقی بەرزی سیاست بنیادنەوە نەک سەر و درۆ دەلس کە ئارۆنە بەداخەوە ماسوو مەیدان و سیاسەتی فرە ناشرین بیان هۆکارەکەتش ئینەن سیاست و مسلمانیمان نەوینان سیاست و گەنجی پاکی جوانیمان نەوینان هەچ کەس مادیان تەماشەماکردن سیاسەتەوە لارە لوان بەڵام کاتێک کە گەنج وەرئێستۆ ئومەت و پێغەمبەری صلی الله علیه وسلم سیاسی عیملاقشەنە وەرکەوت یەک ئومەت ڕزگار بوو حاکمی مسلمان فرە گەورن پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم کاتێ باسووا کەسا کەرەوە چێر و عەرشینە ڕۆ قیامەتی نەچێ و سێبەرە و عەرشینە یۆشان حاکمی و عادلە ئیمامی و عادلە فرە هەرمانێک گەورێنە ئانش لایەنێتەرە اقتصاد ماگەرەکە گەنجێ ماگەرەکە بازاڕەنە ئازا اقتصادەنە ئازا بازرگایینە ئازا تاوە زەڕ و سەر و زەمینی گر کۆکەرەوە اینجا خزمەت و ئیسلامی و خزمەت و دینەکەینە پێڵاش کەرەوە ئێمە ئارۆنە هەرمانەوە بە عەبدوڕەحمانی کوڕی عەوف و عوثمانی کوڕی عەفانی هەنە هەرمانەما بە سەیدنا ئەبوبەکری هەنە کام گەنجیاگە ئینشاما پەیگێرەوە تاوە ئەچی مەیدانە هەرمانەوەش جێبەجێ کرد فرێنێ ئەم مەیڵانەی کە ئێمە هەرمانەشا چەنە کەرمێ فرێنێک ئەم مەیڵانەی کە کافری کردێنێ بە هەرمانە و هەرمانە نییەنێ بە تایبەتی بەش و ئەلکترۆنیاتی ئارۆنە فرە مهمە گەنج هەنگامە گەورەش چەنە بنیۆ جەنگش چەنە کەرۆ چەنی کافر و بێدین هەرمانەش چەنە کەرە ئیش هەرمانە کەرۆ ئارۆنە وێنی تەیارەی بدون تەیار خەڵک دروستش کەرۆ ئەی تۆی گەنج چی شڵکردن ئەنە سەرڵکردن مۆبایلەکە تەرە تەماشۆ چی شڵکردن چه فکری هەڵوەرگرتن ئایا چێوێ علمی هەڵوەرگرتێنێ بەرەوە ئاڕاستە ملی یا چێوێ فرە گولانە هەڵوەرگرتێنێ مە فیزیاییەوە فرە گەورە ماگەرەکە کیمیاییەوە فرە گەورە ماگەرەکە ئومەت و پێغەمبەری صلی الله علیه وسلم نەسیم و سەرکەوتێژ نزیکە ئەشم ئێمە ئومەت گردمە چەمێ کەرمێوە هەر یۆمە یاگێ وێشۆ هەتا ئیسە شکستێمان ناردەن ئومەتەنە ئەزمون نەبوو پێ ئێمە تەجربەوە گەورە نەبوو وەرماگێرتەوە جار بەجار کە کەوتێنمە بەهێزتر وەرئێستێنێ تەماشۆ جیهانی ئیسلامی کردە 100 ساڵە نەمە گنایگرمێ هەر جارێ یاگێوە گر جارێ ئازانەتەر وەروەستێنمەوە گر جارێ دروستەرێ بێنمەوە هەر ئانەن بین و کاف و نونێوە نەخوا دڵما یەک بووزۆ کێن تاوە جیهانی بەرەوڕاوە عەدالەت و خوا جێبەجێکەرەوە غەیر و ئومەتەکە و پێغەمبەری نەبووە صلی الله علیه وسلم وەرو ئانەی گەنجەکێمە خاسترین هەرمان و گەورەترین هەرمانە ئارۆنەکەرە ئانەکە تاوە هەر یۆشە جەعالەمێوەنە جەسووچێوەنە جەیۆ چی کەناڵاوە هەرمانە کەرۆ وەرو ئانەی ئی ئومەتە پێی ڕۆی جەڕوا هەرمانش پی گەنجەیە هەنە تۆ قادر بێوەنی پێی وروەستە و دینی پێی دروست بێ و دینی پێی گەورە بێ و دینی داواکەر من جەزات و پاک و پەروەردگاری خوایە بە ڕەحمەت و بەزەیوێڵ
گەنجە کاما وزە ئاستێ فرە بەرز حكم جهاني وزو دسشا يا أكرم الأكرمين. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.